من ناوماریە خەڵکی شاری کەلارم ئەو بۆ ماوەی 4 ساڵە زیاتر ئەبێ ئێمە ئەی ئێسمانداناوە لەگەڵ هاوکارم خێزانەکەم پێکەوە داماناوە سپاس بۆخوا بەرەوپێشونێکی باشی بەخۆی بینیوە لەمایەوە 4 ساڵە ئێمە لە سەرەتاوە دەستمان پێی کرد خۆم و خێزانم بووین دوو کەس ئیشمانە کرد الحەمدوللا سپاس بۆخوا ئەوە ئێستا تقریبا 10 بۆ 11 کەس ئیشەکە لەماوەی ئەم 4 ساڵەیە بیرۆکەی ئەم ئیشەیە سەرەتا لەگەڵ خێزانمە دانیشتین بیرۆکە هین ئەو بوو وتی حەزەکەین کافێکی عایلانە دانین ئیتر ئەوە بوو ڕێککەوتین لەگەڵیە و سپاس بۆخوا نەجاحەتیێنە سەرەتا لە دوکانێکی بچووکەوە دەستمان پێ کرد الحەمدوللا دوای 2 ساڵ گەورەترمان کردەوە سپاس بۆخوا وەسپاس بۆ مشتری ئازیزانە کە متمانەیە بە ئێمەی ڕۆژانە سەردامانەکەن الحەمدوللا لە داهاتووشە گەورەتریشیەکەینەوە زەحمەتی ئیش و کار تۆزێ بۆ خێزان قورسە ژن و پیاو بە یەکەوە ئیشکە لەبەرەوەی بەتایبەتی ئەوەی کە منداڵی هەبێ ئێمە جاری وا بووە 10 سەعات 5 سەعات مناڵمان جێشتەوە خۆی بۆ خۆی قورسە و لە هەمان کاتیشە کە ئیشمان کردو بۆ نمونە تۆزێ دوور کەوتنێتەوە لە خێزانی خۆمان بۆی ئیش و کارەوە سەرقاڵی ئیش و کارەوە یا لەگەڵ برادرانە ئەوە خۆی بۆ خۆی قورسە ئێمە کافێکەی ئێمە ڕاستی بۆ هەمومان بۆ هەمووان دامانناوە بۆ گەورە بێ بچووک بێ ئەمانە دامانناوە بەڵام خۆی تۆزێ ئەم جیلە تازەیە زیاتر ڕومانتیەکەن زیاتری ئافرەتە ئەم جیلە تازەیە زیاتر ڕومانتیەکەن زۆرتر ئێمە لێرە کۆمەڵە ئایتمانەیە بۆ نمونە خواردنەوەی ساردمانەیە گەرمانەیە لە هەمان کاتە بابەتی شیرینیمانەیە ئێمە بابەتی ساردەکان بۆ نمونە فرێشەکانمانەیە یا بۆ نمونە بابڵتیمانەیە شتێکی سارد و تایبەتە زۆر تایبەت و خۆشە هەر چوار وەرزەکە ئێمە پێشکەشەکەین ئێمە هەم لە زستانی شەشتی ساردمانەیەتر مشتری خۆی هەیە بەڵام کەمتر ئەڕوا من ناو سارا عوسمانە دانیشتووی شاری کەلارم دەرچووی زانکۆی گەرمیانم لە بەشی عەرەبی خۆشبەختانە ئێستا خۆش بە حاڵەوەی خاوەن کاری خۆمم سەرەتا حەزم لە کارێک بوو کە لەگەڵ هاوسەرەکەمان بیکەم و ڕۆژێکیان هەروە بە سوودفە دانیشتین بیرۆکەی ئەوەم بۆ هات کە ئیشێکی کافێ بکەین وتم ئاری بۆ ئیشێکی ئاوا نەکەین بەڵام حەزم لەوەی هەردووکمان پێکەوە بیکەین ئیتر خۆشبەختانە ئەو فکرەکەم پێ جوان بوو سپاس بۆخوا گەیشتین بەو ئاستەی کە ئێستا تیاین بەناوبانگترین ئەو بەرهەمانە ئەتوانم بڵێم ئێمە لقمادەکەمان کە ئەوەی کە ناوبانگمان پێوە دەرکرد لقمادەکە بوو چونکە ئێمە یەکەم کەس بووین هاوردمان و دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو لە شاری کەلارە خۆشبەختانە ئەوە لقمادەکەمان هێنا دەنگدانەوەی هەبوو دوای ئەوەشە هەوڵماندا شتی جیاوازتر بە شارەکەمان بناسیێنین ڕۆشتین بابڵتیمان هێنا ئێمە سەرەتا کە دەست بۆ کارێک ئەبینیان دەست بۆ شتێکی جیاواز ئەبین بهێنی لە ناو کافێکەمانەوە زیادی بکەین هەوڵێکی زۆر ئەدەین کە شتێکی جیاواز بێ هەم لە تام و هەم لە کوالێتی و هەم لە ڕاکێشان و سەرنجڕاکێشانی خەڵکە بۆ نمونە ئێمە دوای ئەوەی کە بابڵتیەکەمان هێنا هەوڵمانداوە ساڵانە ئەتوانم یان ماوەی جارێک بابەتێکی تازە بهێنین بۆ ئەوەی زیاتر سەرنجی خەڵک ڕاکێشین چونکە ئەگەر تۆ بێت و بۆستی لە شوێنێکە و هەر ئەو بەرهەمانەت هەبێ خەڵک بێزارە بێ لەوەی کە هەموو جار شتی دووبارە ئیتر خۆشبەختانە هەوڵمانداوە زوو شتی تازە بهێنین لەناو ئیشەکەمانەوە بڵێ ئاستەنگی زۆر هاتە پێشمانەوە هەر ئیشێک سەرەتا کە دەست پێ بکەی بە تایبەت بۆ ئافرەتێک کە بێتە ناو بازارەوە ئاستەنگی و بەربەست زۆر ئەبێت بەڵام ئەبێت کۆڵ نەدەی لە پێناو ئاواتەکەتە و لە پێناو ئەوەی کە بگەی بە ئامانجەکەت ئەبێ کۆڵ نەدەیت و بەسەر هەموو بربەستەکانە وەزیت و تا ئەگەی بەوەی کە تۆ ئەتەوێت ئافرەت زۆر گرنگە هاوکاری پیاوەکەی بکات بۆ نمونە ئێستا لەم کات و زروفەیە و ئەخوازێت کە هەم هاوسەر و هەم خێزان هەردووکیان پێکەوە کارەکە بکەن بۆی بتوانن بژێوەیەکی باش دابین بکەن بۆ ژیانی خۆیان ئێمە لێرە هەوڵمانداوە نرخەکان بگونجێنین لەگەڵ باری دارایی خەڵکا و لەگەڵ گونجاندنی وەزعەکەی بۆ نمونە ئێمە بابەتمان هەیە لە هەزارەوە دەست پێ ئەکات و شتی گرانیشمان هەیە ئەگەر کەسەکە خۆی بێوێت چونکە ئێستا ئێمە لقمادەکەمان هەیە کەسی وا هەیە دێ بای 10,000م ئەوێ یان بای 20م ئەوێ ئەوە بە ئارزوی خۆیەتی بەڵام ئێمە کەمترینیشمان هەیە کە 2000 نیوە ئەویانی تر ئەکەوێتە سەر مشتریەکە و سەر حەز و ئارزوی کەسەکە